ئاگاداری خۆت بە دەم بە هاوار مەبە كن صامتا محتصبا صابرا صامنة محتصبا سێشت بێ ئارامگر بە بێدەنگ بە مەگە عەرزم کردی دۆستێکی دڵسۆزی گیانی بە گیانیت هەبێ خراب نییە چونکە شت کە لە ناو ناختە هێشتا دڵت دەتەقێنێ زۆربەی نەخۆشی دەرونی لەوە تووشت دەبێ شتێکت هەیە گرفتێکت هەیە لە کەس ڕانەبینی بۆی باسکەی خۆ زانێکە باست کرد یەکسە دڵت ئیسلاحەت دەکا ئۆخەی ئەو بارەم لەسەر شان کۆبەوە لاچوو ڕزگارت بوو لە خۆشیە کەسم نایە بەس لە ناخۆشیە چاکە یەک دوو برادری دڵسۆزت هەبێ لە کاتی تنگانەدا کە بتوانی دەردەدڵی خۆتیان لا باسکەی عەرزم کردن ئەویش ئەوەندە پارێزی لەو ئەمانەتە بکە تا دەی خەنە ژێر گڵەوە بە حەیاتی نەیبیستێەوە نەیبیستێتەوە لای کەسێ باسی کردووە ئەمانەت پارێزی زۆر ئەساسە نیشانەی پیاوی مەردە نیشانەی ژنی مەردە کە خەڵک بتوانێت قسە لا بکە باسی ئەسراری خۆیت بۆ بکە تۆش ئەوەندە پیاوانە و مەردانە بیپارێزی ئارامگر بە دان بە خۆتا بگرە پاداشتیش لە لای خوایە دڵنیا بە هەموو ئەو ناڕەحەتیانە ئەجری لای خوای پەروەردگارت بۆ دەنووسرێ